بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم بە لاپەڕا 66 دەست پێ دەکەم. ڕێگەکانی شیکاری پرسیارەکان وێنەیەکی ڕوونکردنەوەی پێک بهێنە. پێشی ئەو بابەتە تۆزێک بە خێرایی تەنیا باسی مەودامانای چییە؟ مەودا واتە جیاوازی مابەینی گەورەترین ژمارە و بچووکترین ژمارە. لێرە بۆ وێنە پرسیارەیەک گەورەترین ژمارە کامەیە؟ ژمارە 15 و بچووکترین ژمارە 6. مەودا لە مابەینی 15 شەشی لێ بڕوا دەکات چەند؟ مەودایەکە یەکسانە بەنەوە. ئەوە مانای مەودا. بۆ وێنە لێرە 24 گەورەترینیانە 11 بچووکترە، جیاوازی 24 و 11. ئێستا بگەڕێمەوە لای ڕێگەکانی شیکاری پرسیارەکان. میران ڕای هەندێک خوێندکاری لەسەر وەرگرت لەسەر چ؟ لەسەر هۆکار بۆ یارمەتی نەداران. لێی پرسین ئایا باشترین ڕێگە چییە بۆ ئەوە یارمەتی ئەو کەسانە بدەین کە هەژارن؟ پاشان کە وەڵامەکانی بەدەستهێنا خشتەیەکی دروست کرد بۆ ئەوەی نیشانی بدا وەڵامی ئەو کەسانەی لێی پرسی بوون. وەڵامەکان کوبوون. چەند کەس لە کچەکان 4 کەس ئەوهایان پێ باش بوو کە مرۆڤ دەبی نان بدات بە هەژارە. 6 کچ وەڵامەکەیان نووسیبیان پارە بەخشین و 5 کچیش نووسیبوویان پۆشاک بەخشین. وەڵامی کوڕەکان کوبوو 4 کوڕ ناندان و 8 کوڕ پارە بەخشین و 3 کوڕیش پۆشاک بەخشین. پاشان میران چی کرد؟ چوو ئەو زانیاریانەی دروست کرد لەسەر وێنەیەکی ڕوونکردنەوەی. چونکە 2 کۆمەڵە کەسی هەبوو، کچان و کوڕان، بە باشی زانی وەڵامی کچەکان و کوڕەکان بە جیاجیا دانێ و ڕوونی بکاتەوە لە وێنە ڕوونکردنەوەیە. لەبەر هەندێ 2 جۆرە ستوونی دروست کرد بۆ هەر وەڵامێک. بۆ وێنە ناندان 2 جۆرە ستونە. ستونە مۆرەکە لێرە ڕوونکرایتەوە. ستونە مۆرەکە وەڵامی کوڕان و ستونە زەردەکەش وەڵامی کچان. کە دەبینی لێرە نان بەخشین ستونەکان وەکو یەکن، 4 کەس واتە وەڵامی کچان و کوڕان وەکو یەک بوو. پارە بەخشین زۆر بەڕوونی دیارە وەڵامی کوڕەکان زیاتر وەڵامەکەیان پارە بەخشین بوو و پۆشاک بەخشین وەڵامی کچەکان ژمارەیان زۆرترە ئەوانەی کە بەڕایوان پۆشاک بەخشین باشترین ڕێگەیە. بێگومان لێرە دیسان نووسرایە پێویستە لە پرسیارەکە تێبگەین، بزانین داواکار چییە، پێدراو چییە، پێدراو هەیە کە بە کەڵکنێ پلاندانین. وەکو هەموو جار ئەو ڕێگایانە بۆ شیکاری پرسیار هەر هەیە. تێگەیشتن پلاندانان و شیکارکردن. لێرە نووسرایە ئەستوونی ڕوونکردنەوەی ناوی چییە ئەو ئەستوونانە؟ ئەستوونی ڕوونکردنەوەی جووتەنی، واتە 2 لە تەنیشتێک ستونەکان دادەنین چونکە 2 کۆمەڵەمان هەیە. پاشان چ نووسرایە؟ بێگومان هەموو ستونەکان دەبی لێرانە ناونیشانیان هەبی، سەردێڕیان هەبی،
چالاکیە پەسەند کراوەکان بۆ یارمەتیدانی نەداران. ئەوجە لێرە ژمارەی خوێندکاران لە 0ەوە هەتا 10، چونکە لە 10 زیاتر نیتمان، لە 8 زیاتر نیتمان ئەوەی ڕاستیوی، بەڵام هەتا 10. پاشان کەمترین کەس 3، کەمترین وەڵام 3 کە لێرە هەیە. لێرە لە 0 دەست پێکرایە و نووسرایە جۆری پێداویستیەکان لە تەوەری ئاسۆی. ئەوە دەربارەی جووتەنی، دەربارەی ستوونی جووتەنی. ئێستا بچمە لای لاپەڕا 67. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. پاشان نووسرایە ئەگەر هاتوو 2 کچ و 4 کوڕ چوونە لای ئەو خوێندکارانەی کە پارە بەخشینیان پێپەسەندە، ئایا پەیژەکە و هەنگاوەکە کو دەگۆڕدرێ؟ 2 کچ و 4 کۆڕ دەبی بگەڕێمەوە. پارە بەخشین ئەگەر هاتوو 2 کچی دیش نووسیان یان وەڵامیان داوە پارە بەخشین، کەواتە ژمارەی کچەکان دەبیتە، ئێستا 6 2 دیدێ دەبیتە 8، واتە ئەو ستونە زەردە، ئەو ستونە زەردە هێشتا دەچیتە سەرێ بە 2 هەنگاو، ئەوها دەبیتە 8. کوڕەکانیش 2 کچ و 4 کوڕ، کوڕەکانیش ئێستا 8ن، 8 و 4 دەکا 12، دەبی ئەمن 2 هەنگاوی دیش دروستکەم، چونکە هەتا 10 هەیە هەتا 12، کەواتە هەنگاوەشکەش هەنگاوەکی دیش دروستکەم هەتا بتوانم وەڵامی کوڕەکانیش لێرە ئەوها ئەو جاستونەکە دەستە سەرێ 4 کەسی دیش زیاد دەبن لە کوڕەکان. ئەوها کەواتە 2 هەنگاوی دیش ئێستا 10، 2 هەنگاوی دیش دەبیتە 14، چونکە کوڕەکان ئێستا 8ن، 4ش زیاد دەبی دەکات 12، 14 ناببورن 12 دەکات 12. 2 هەنگاوی دیش زیاد دەکەم لە پاش دەی، لێرە 11 لێرەش 12. ئەو های لێدێ. ئێستا بگەڕێمەوە لای بەکارهێنانی پێدراوەکان. خشتەکە لێرە خشتەکەیە، ئەو خشتەیە بۆ شیکاری پرسیاری 2 هەتا 4 بەکار بهێنە. بزانین دەربارەی چیە خشتەکە. بەرپرسی کتێبخانە چی کرد؟ ڕای هەندێک لە خوێندکارانی لەسەر کتێبە نوێیەکان وەرگرت. ویستی ڕایان وەربگری لەسەر کتێبە نوێیەکان کە دەیانەوێت بیخوێننەوە. پێدراوەکان لەم خشتەیە تۆمار کرا. کتێبە نوێیەکان وەڵامی کوڕان و وەڵامی کچان. ئەو کوڕانەی کە دەیانەویست کتێبی نوێ چیرۆک بخینەوە 20 کەس بوون، کچەکان 31 کەس بوون، زۆرتر بوون. دەربارەی شیعر کوڕەکان 14 کەس بوون، کچان تەنیا 10 کەس بوون. دەربارەی کتێبی زانستی کوڕەکان 25 کەس، بەڵام کچەکان 28 وەڵام کە دەیانەویست کتێبە نوێیەکان کە دەیخینەوە کتێبی زانستی بی. ئێستا چ نووسرایە؟ ئەستوونی ڕوونکردنەوەی جووتەنی بەکاربینە بۆ بەراوردکردنی هەڵبژاردەکانی کوڕان و کچان. بێگومان هەڵە هەیە لە ئیملا کوڕان و کچان بەداخەوە کە نابی هەبی لە کتێبی خوێندن. ئێستا دەبی ئەمن بچم یان خوێندکار بچی ئەو
ستونی ڕوونکردنەوەی دروستکە بۆ ئەوەی ئەو زانیاریانە بخاتە پێش چاو بە ئاسانترین ڕێگە. ئەمە لێرە دروستم کردیە، لێرە نووسیتم بە ئاسۆی جۆری کتێب، چیرۆک، شعر و زانست. بە ئەستونیش ژمارەی کەسەکان، دوایێ دوو ئەستون زوو تەستون لە تەنیشتێک دەبا زیاتر لە تەنیشتێک بان ئەوها وەکو کتێبەکەی. ئێستا بۆ وێنە چیرۆک 20 کچ و 20 لێرە دەبوایە ڕوونم بکرد باوە کامە کچانە و کامە کوڕانە. بەداخەوە ڕوونم نەکردیتەوە، بەڵام ئێستا دەتوانم ڕوونی کەمەوە چونکە دەبی ڕوون بکەینەوە، چونکە بەخۆشم لە بیرم چووە کامە کامەیە. ئێستا ئەوها ئەوجا پاشان تەمەشا دەکەم بزانم کامە کامەیە. ئەوجا دەبی لە تەنیشتیان بنووسم کوڕ وە کچ لێرانە، بەڵام یەکەم جار با تەمەشاکەم چیرۆک کوو بوو. چیرۆک 31 کچان بوو، 20ش کوڕان بوو. ئێستا دەگەڕێمەوە 31 کچان کەواتە ئەو زەردە کچانە یان پرتەقاڵیەکە دەنووسم کچ هەتا بزانین. دەبی هەمیشە ڕوون بکەینەوە دەنا ئەو کەسەی کە دەخێنیتەوە ئاسان نییە تێبگا کامە ستون کامەیە. کچ لێرە دوایە دەنووسم کوڕ بۆ ستونەکەی دیکە کە مۆرەکەیە. ئێستا باشتر دیارە کامە کامەیە. لێرە دامنا ستونەکان شعر کوڕەکان زیاترن وە زانست تۆزەک کچەکان زیاترن. ئەمن 5 هەنگاوەکانم دەچمە سەرێ 5 10 15 20 هەتا چلی دروستم کرد. پێویستیشم پێ نییە بەڵام کێشە نەبوو دروستم کرد. کەواتە ئەوها ئەمن هەنگاوەکانی خۆم دروست کرد. هەر هەنگاوەی 5 کەسە. دەبواە بمنووسی با 0 ئەوەی ڕاستی بی نەمنووسیە 0 زۆر باشە دیسان ئەویش بنووسم چونکە دەبی بنووسرێ 0 لێرە هەتا زیاتر ڕوون بی. کەواتە ئەوە وێنەی ڕوونکردنەوەی منە کە دروستم کردیە دەربارەی جۆری کتێب. زۆر ئاسانە دروستکردنی ئەو جۆرە وێنە ڕوونکردنەوەیانە. ئەگەر هاتوو کاغەزەکە کاغەزی 4 گۆشەیی بوو زۆر ئاسانە دروستکردن. ئێستا وەڵامی پرسیارەکان بدەمەوە. پرسیاری 3 پەیژەی ژمارەیی و هەنگاو بۆ وێنەی ڕوونکردنەوەیەکە دیاری بکە. پەیژەکە ئایا لە 0 هەتا 60 بی هەنگاوەکەی دەبی زۆر باش نییە. 0 هەتا 35 هەنگاوەکەی 5 بی ئەوە باشترە، یان 0 هەتا 100 چونکە ئەمن تەنیا ژمارەکانی من لێرە چەندە لە 10 هەتا 30ەکە. کەواتە لە 0 دەست پێ بکەم هەتا 35 باشە، کێشە نییە. لەبەر چ هەتا 100 دەست پێ بکەم هەنگاوەکانیش 5 بی باشە. کەواتە ئەو وێنەی ئەمن دروستم کردیا لەو خراپانە نییە. هەتا چلیە بەڵام چل ئەگەر نەشنووسم کێشە نییە، بەڵام جێم هەبوو دروستم کرد. کەواتە هەنگاوەکان 5 و پەیژەکەش لە 0ەوە هەتا چلەی من، بەڵام هەتا 35ش زۆر باشە، زۆر باشە. کەواتە کامە وەڵامی هەڵبژێرم باشە لە 0 هەتا 35 دەچینە سەرەوە. پرسیاری 4 تۆزێک ئەو پرسیارە سەیر دێتە پێش چاوم، بەڵام بابەیەکەوە بخینینەوە بزانین لەبەر چ سەیرە. کام لەم پێدراوانەی خوارەوە ڕاست نییە هەڵە نووسرایە دەبا 2 ئیبە، بەڵام ئایا بۆم هەیە
زیاتر لە یەک وەڵام هەڵبژێرم دیارە بۆم هەیە چونکە زیاتر لە یەک هەڵبژاردا ڕاست نییە. چیرۆکەکان ئەگەر ئێرە بخینمەوە چیرۆکەکان زۆرترین خواستیان هەیە لە نێوان قوتابیان. چیرۆکەکان زۆرترین خواستیان هەیە. ئایا وایە چیرۆکەکان زۆرترین خواستیان هەیە لە نێوان قوتابیان؟ ئەمن دەبی چ بکەم هەتا بزانم، دەبی بینم ئەو دوو ژمارەیە کۆکەمەوە، ئەو دوو ژمارەش کۆکەمەوە، ئەو دوو ژمارەش کۆکەمەوە بزانم کامە زۆرتر خواستیان هەیە. لەبەر چ کۆکەمەوە؟ چونکە کوڕان و کچان. کاتە ئەگەر کۆی بکەمەوە 21 دەکا 51. ئەگەر ئێرەش کۆکەمەوە دەکاتە 24، ئێرەش کۆکەمەوە دەکاتە 5 سێزدا 2 2 4 1 5. کامە زیاتر خواستی لەسرە؟ زیاتر زانست، چونکە 53 تۆزێک گەورەترە لە 51. کاتە زانست زیاتر خواستی لەسرە نەک چیرۆکەکان. کەواتە ئەوە ڕاست نییە، ئەوە هەڵم بژارد چونکە نووسرایە کامە ڕاست نییە، ئەوە یەکەم ڕاست نەبوو. دووەم کوڕان کتێبی شعریان زۆرتر لە کچان هەڵبژاردووە، بەڵێ ئەوە ڕاستە، کوڕان شعریان زیاتر، کاتە هەڵ نابژێرم. چارەم کوڕان کتێبی زانستیان زۆرتر لە کچان هەڵبژاردووە، ئەوە ڕاست نییە، کوڕان زۆرتریان هەڵ نەبژاردیە لە کچان لێرە، کاتە ڕاست نییە، هەڵی دەبژێرم چونکە نووسرایە ڕاست نییە، کاتە ئەوەش هەڵدەبژێرم. ئەوە دوو. پرسیاری ژمارەی ئەو کوڕانەی کە هاوبەشیان لە ڕاوەرگرتنەکان کردووە کەمتر بوو لە کچان. ئایا کوڕەکان کەمترن لە کچان؟ دەبی بچم کۆیان کەمەوە ژمارەی کوڕان و ژمارەی کچان. کوڕان 24 و 25 دەکاتە 4 و 5 9 2 1 3 3 و 2 دەکا 5. کچانیش 1 و 8 9 3 و 1 4 4 و 2 3 و 1 4 4 و 2 دەکا 6. ئایا وایە؟ 1 و 8 9 3 و 1 4 4 و 2 6 2 و 1 3 3 و 2 9. کچان زیاترن. چ نووسرابوو ژمارەی ئەو کوڕانێک کە هاوبەشیان لە ڕاوەرگرتنەکەدا کردووە کەمتر بوون؟ ڕاستە کەمترن، کەواتە تەنیا دوو هەڵبژاردا ڕاست نەبوو، ئەوانی دی ڕاست بوو. ئێستا بێمە لای جێبەجێکردنە جیاوازەکان. بەکارهێنانی پێدراوەکان خشتەکە بۆ شیکاری پرسیاری 5 و 6 بەکاربینە. خشتێکم هەیە دەربارەی میوە پەسەندکراوەکان لەلایەن خوێندکاران و کەسوکاری خوێندکاران. سێو لەلایەن 60 کەسوکار پەسەندکرایە و لەلایەن 72 خوێندکاریش پەسەندکرایە. کاڵک 84 بە 65، پرتەقاڵ 78 بە 75 و مۆزیش 50 بە 42. ئەوە خشتەکەم خێندەوە. ئێستا دێمە لای پرسیاری 5. ڕای هەندێ خوێندکار و کەسوکار لەسەر جۆری میوەی پەسەندکرا و وەرگیرە. ئەستوونی ڕوونکردنەوەی جووتەنی پێک بهێنە بۆ پیشاندانی ئەنجامی وەرگرتنی ڕاکان کام میوە پەسەندکراوە لە لای خوێندکاران و لای کەسوکار. بێگومان ئەمن ئەستوونەکەی پێویست ناکە پێک بینم چونکە هەز دەکەم جێم نییە، ژمارەکان زۆرن، بەڵام بە هەمان ڕێگە دەتوانی خوێندکاری ژیر وەکوکو ئەستوونی لێرە پێکم هێنا
توش دروستی بکەی لە لای خۆت. ئەوجە پاشان وەڵامی چ دەدەمەوە کام میوە پەسەند کراوە لە لای کام میوە پەسەند کراوە لە لای قوتابیان و لای کەس و کار. ڕەنگە دەبا نووسرا بە زۆرترین نەک کام میوە هەمویان پەسەند کراون، بەڵام کام میوە پەسەند کراوە لای قوتابیان و یەکەم جار لە لای قوتابیان کام میوە لە هەمویان زیاتر پەسەند کراوە دەچمە لای قوتابیەکان 72 65 75 75 لە هەمویان زۆرترە کەواتە وەڵامەکەم پرتەقاڵ. ئەوجە دەچمە لای کەس و کار 84 لە هەمویان زۆرترە کەواتە کەس و کار کاڵک بۆ کەس و کار کاڵک. تەواو. پرسیاری 6 چەند کەس هاوبەشیان کرد لەو ڕاپرسیە. هەتا بزانم چەند کەسە دەبی ئەمن بینم کەس و کارەکان کۆ بکەمەوە 0 و 4 4 کۆ 8 12 کۆ 0 هەر 12 2 پاشان 6 و 8 14 14 لەگەڵ ئەو یەکەی ئێرە 15 ئەوجا 15 و 7 یان 15 و 5 20 لەگەڵ 7 27 272 کەسن ئەدی خوێندکاران 2 و 5 7 7 و 7 دەکات 14 7 و 7 14 لەگەڵ 6 14 و 6 دەکات 20 لەگەڵ 4 24 لەگەڵ 1 25 خوێندکارانیش 254 کەسن کەواتە ئەگەر کۆیان بکەمەوە هەمووی دەبی کۆکەمەوە 2 4 6 7 و 5 12 شەشەکەم باش نەنووسیە 6 7 و 5 12 2 2 4 1 5 هەمویان 526 کەسن. خوێندکاری ژیر دەتوانێت بژمێر بەکاربێنی بۆ کۆکردنەوەی ئەو ژمارانە. ئێستا پرسیاری 7 تیپی باسکەی دهۆک 5 یاریان کرد لە یاریەکان ئەوەندە کارتیان فرۆشت. لە یاری یەک لە یاریەکان 1018 پاشان 650 دوای 835 دوای 1186 ئەوجا 946 کارت. ناوەندی ئەو پێدراوانە چەندە؟ ئەمن ناوەندەکەی نابینمەوە چونکە ژمارەکان زۆر گەورەنە، بەڵام بە بژمێر خوێندکاری ژیر ژمارەکان دەتوانی کۆ بکەیەوە و پاشان دابەشی پێنجی بکەی هەتا ناوەند دەربچی. زۆر ئاسانە. ئەو پرسیارە هەتا ئێستا نازانم ئایا دەتوانم وەڵام بدەمەوە یان نا، بەڵام با تەمەشایکەم. جارێک ئەوها خوێندمەوە هەستم کرد پرسیارەکی هەتا ڕادەیەک زۆریش زەحمەت بوو چونکە بە تەواوی نەنووسرایە بەڕوونی هەموو شتێک، بەڵام بابی خوێنمەوە. ڕاوێژ ژمارەی کارتی بە ئەندامبوونی بۆیانە وەرزشیەکە لەبیر چووە ژمارەی کارتەکەی لەبیر چووە، بەڵام بەبیری هاتەوە کە ژمارەکە دەکەویتە مابەینی 1 و 120 ئەوەندەی دەزانی و دەزانی ڕەنووسەکان هەمویان ڕەنووسی تاکن و دەشزانی کە سەرجەمیان دەکاتە 11. ئایا ئەو ژمارەیە چییە؟ ئەوەی ڕاستی بووە دەبا بیان نووسی بە ژمارەکە لە چەند ڕەنووس پێک هاتیە دەنا تۆزێک ئاسان نییە، چونکە ئەگەر لە 2 ڕەنووس پێک بێ سەرجەمیشی 11 بی بۆ وێنە چەندەکە 11 1 و
دوو 9 دەکا 11 ئەگەر ئەو هابیت 92 بی بەڵام چونکە نووسرایە هەمویان تاکن کەواتە ئەوە نابی 3 و 8 هەر دەکا 11 ئەویش نابی چونکە 8 جووتە کەواتە 3 و 8 نەبوو 4 و ئێستا 4 و 7 دەکا 11 ئەویش نابی چونکە 4 جووتە 5 و 6 دەکاتە 11 ئەویش نابی چونکە 6 جووتە کەواتە ژمارەکە 2 ڕەنووسی نییە 3 ڕەنووسیە ئەوجا ئێستا دەبی ئەمن دانیشم 3 ڕەنووسیەکان بنووسم بۆ وێنە 1 و 3 ئەوە 4 لەگەڵ چەندی ببیتە 11 لەگەڵ 7 ئەوە دەکا 11 بەڵام دەبی ژمارەکە لە مابینی 1 و 120 بی واتە دەبی چەند بی ئەگەر ئەوە ڕاست بی ژمارەکە 137 بی سەرجەمەکە دەکا 11 بەڵام لە مابینی 1 و 120 نییە کەواتە ئەوە هەڵەیە کەواتە دەبی ژمارە چی دیبینم 1 و 9 ئەوەش دەکا 11 ئەو جە ژمارەکە چییە ڕەنگە ژمارەکە 119 بی کە کەمترە لە 120 و هەمویان تاکن و کە کۆشیان دەکەمەوە دەکاتە 11 1 و 1 2 لەگەڵ 9 11 کاتە ژمارەکە ڕەنگە 119 بی ئەو جا ئەگەر شتی دیش بی نازانم خوێندکاری ژیر هەستم کرد پرسیارەکی ئاسان نەبوو لێرە دێمە کۆتایی لاپەڕە 66 و 67 هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی